بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا إنك رؤوف رحيم. آمين. بسران و بنرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بەڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفیرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله. خۆشەویستانم، لە بەرنامەی ئەمڕۆ کە بەرنامەیەکی توانم بڵێم زۆر تایبەتە بە ڕامان لە کەلامی خوا، هەڵوەستەکردنە لەسەر ناوی ئەڵڵاه تەبارەک وتەعالە. ناوی خوا، بەس ناوی ئەڵڵاه بە کەلیمەی ئەڵڵاه کە لە قورئاندا هاتووە 2557 جار دووبارە بۆتەوە، بێجگە لە ناوەکانی دیکە، لە ناوی الرحمن و ڕەحیم و عەزیز و غەفار و جەبار و سەرجەم ناوەکانی دیکە. بەس ناوی ئەڵڵاه 2557 جار دووبارە بۆتەوە. بەڕاستی خۆشەویستانی خۆم، بەس ئاشنابوونمان بەو ناوە سەربەرز و سەرفیرازمان دەکاتن، عاقبەت خێرمان دەکا و دەبێتە مایەی دامەزرانی ئیمان و تەقوا و دینداریمان. بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ناوی خوددا ئەڵڵایە تەبارەک وتەعالە، کە ناوی خوددا ئەڵڵایە و هەموو شتێک بەدەستەوە، بڕیاردەری هەموو شتێکە، هیچ شتێک نییە کە لە لای ئەو ئاسان نەبێ، لە لای ئەو ئاستەم بێتن. مشورجێڕ و بەڕێوەبەری کەون و کائیناتە، ئەرز و ئاسمانەکانە، بوونەوەرە، مەخلوقاتە. و ئەڵڵاه خۆشەویستانی خۆم ڕۆزیدەری هەموو مەخلوقاتە، دابینە ڕزق و ڕۆزی هەموو مەخلوقاتی کردووە. و ئەڵڵاه سوبحانه وتەعالە پێشەوەی کە بینە دنیا ئەو لەحزەیە کە ڕوحی وەبەر مەخلوقات ناوە، کاتی خواحافیزی و چوونە دەریشی بۆ داناون، تەحدیدی کردووە. ئەو جا خۆشەویستانی خۆم هەموو ناوەکانی دیکە لە ناوی ئەڵڵاوە سەرچاوە دەگرن. قل ادعوا الله أو ادعوا الرحمن، یعنی هەندێک لە زانایان دەفەرمون ڕەحمان لە مەسەلەی ناودا هاوشێوە و هاوتای ئەڵڵایە، لەوەری لە ناو هەموو ناوەکاندا ناوی ڕەحمانی هەڵبژاردووە. قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى. لێرەدا خۆشەویستانی خۆم ئەوەی کە مەبەستمە بیڵێم لەو بەرنامە کورتەدا، ئینسان ئەگەر خوای خۆی ناسی، دەسەڵات و گەورەی و قودرەت و عەزەمەتی ئەو خوای ناسی، ڕوو لە قیبلەیەکی دیکە ناکاتن، بە دوای فکرە و ڕێبازێکی دیکە ناکەوێ، بە دوای ڕێبازێکی منحەریف ناکەوێ. بۆ چونکە ئەو دینەی کە ئەمن و تۆی لەسەرین و پەیڕەوی دەکەین، ئەو خودایە کە ئەڵڵایە ناردوویەتی. ئەو جا شتێکی دیکە زۆر جار لەوێ بە بەرگوێمان دەکەوی لەولا لە فەیسبوک و لە ئیدی و ئیدی، دروستە بڵێن خوددا؟ بەڵێ، هیچ ئیشکالی شەرعی لەسەر نییە. لە ناو کوردەواری خۆماندا ئەڵڵا بە خوددا تەرجومە کراوە. لە هەموو زمانەکانی دیکە کەلیمەی ئەڵڵا بە زمانێکی خۆیان تایبەتە تعبیر لە کەلیمەی ئەڵڵا دەکات.
لەبەرەوەی ئەو قەزیانە خوازیارم خۆتانی پێوە مەشغوڵ نەکەن و خۆی پێ سەرقاڵ نەکەنەوە ئیشی بێ ئیشانە ئەوە ئیشی بێ ئیشانە ئایا دروستە بڵێ خوا بەڵێ دروستە ئەوجا ئەو خودایە تەبارەک و تەعالە کە تەماشەی قورئان دەکەین پانتاییەکی زۆر گەورە و زۆرترین بەکارهێنانی یان بەکارهاتووی ناوەکانی خوا تەبارەک و تەعالە لەناو قورئانە لەناو کەلامی خۆیەتی بە هەموو ناوەکانی و بە هەر 99 ناوەکەیەوە. لەبەرەوەش بەڕاستی خۆشەویستانی خۆم کە دێی تەماشە دەکەی شێوازی بەکارهاتنی ناوی ئەڵڵا جۆرا و جۆرە بۆی کە ئینسان لە هەموو بوارەکاندا لە هەموو شتەکاندا ڕەبط و عیلاقەیەکی تۆکمەمان هەبێ بەچێ بەخوا تەبارەک و تەعالە. ئەگەر ئەو ڕەبط و عیلاقەمان هەبوو بەخوا ئاوڕ لە شتی دیکە نادەینەوە، دڵ بە شتی دیکە خۆش ناکەین، پشت و پەنا بە دەسەڵاتداران و بە دەوڵەمەندان و بە کەسانێکی دیکەی دنیای نابەستین. هەموو شتێکمان دەگەڕێنین و لای ئەو. لەبەرەوە بەڕاستی ئەو خودایە کە ئینسان خوای ناسی ڕقابەیەک دروست دەبێتن ئەو ڕقابەیە وات لێ دەکاتن خۆت لە گوناه و تاوان بپارێزی. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕۆژێک بەلای شوانێکدا تێدەپەڕێتن، ئەوش بانگی دەکات دەفەرمێ کاکەی شوان، دەڵێ بەڵێ نازانێەوە کە خەلیفەی موسڵمانانە، دەڵێ حیوانێکمان پێ بفرۆشە. ئەویش دەڵێ کاچی برا ئەو حیوانە هی خۆم نییە، من ئەمانەتدارم، ڕێی فرۆشتنی پێنەداوم. هێ دەڵێ بیدە ئێمە و تەجروبەی دەکاتن پارەکەش باوێ بەرکت و عەفوەن بڵێ گورگ خواردوویەتی، ڕێشی بۆ دادەنێتن. کابرای شوان تەماشەی دەکات دەفەرمێ ئەدی خوا بەڵێەوە وام کرد خەڵک نازانێتن بەڵام ئەدی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئاگای لێ نییە. ئەو هەستکردن بە ئاگایی خوا عەفوەن هەستکردن بە ئاگایی خوا و بە علمی خوا و تەبارەک و تەعالە بە سەرپەرشتیاری خوا ئینسان لە هەموو شتێک دەپارێزێتن. لەبەرەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ ئەلەم یەعلەم، ئایا نازانی بأن الله يرى، ئەو ئەڵڵایە ئەو خودایە دەبینێتن. بینینی خوا تەبارەک و تەعالە حەد و حدود و سنووری نییە. لەبەرەوەش خۆشەویستانی خۆم بابین تەماشە بکەین کەلیمەی ئەڵڵا وەکو گوتم کە دووبارە بۆتەوە 2557 جار، یعنی بێ حکمت دووبارە نەبووتەوە. ئەوە نەبێ بڵێ بە یەک سیغە و بە یەک شێواز و بە یەک مەبەست دووبارە بوویتەوە، لە هەر شوێنێکی مەهام و تایبەتمەندیەکی دیکەی هەیە. جارێ تەماشەکەن 114 جار بەس لە بسم الله الرحمن الرحیم دووبارە بۆتەوە، چونکە لە سوورەتی تەوبە بسم اللهی لێوە نەهاتوە، بەس لە سوورەتی نەمل 2 جار بسم الله الرحمن الرحیم دووبارە بۆتەوە لە سەرەتاو لە ناوەندێش کە سولەیمان عەلەیهی سەڵات وسەلام نامەیەک بۆ بەڵقیس دەنێرێ بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکات. تەماشەکەن ناکرێ ئینسانی موسڵمان کە قورئان دەخوێنێ هەندە جارە ئەو بسم اللهیە دووبارە دەبێتەوە دەرس و پند و عیبرەتی لێ وەرنەگرێ. لەبەرەوەی یەکەم ئاەت لە سوورەتی ئەلفاتیحە ئاەتی یەکەم دەستمان پێ کردووە بە چ دەست پێ دەکا؟ بسم الله الرحمن الرحیم. ئەوەش یەک شت بالێرانە بیزانین هەموو لایەکمان بسم الله الرحمن الرحیم لە سوورەتی فاتیحە ئاەتە.
ئەگەر نەیخوێنی سوورەتی فاتحاکە دروست نییە. جا بە دەنجی دەخوێنیان بە بێ دەنجی دەخوێنی کێشە نییە، ئەوە هەردوو حاڵەتی واریدە، بەڵام دەبێ بخوێندرێتن. یعنی ئەوەی کە بەوە دەست پێ دەکات فاتحە الحەمدولله رب العالمین دەبێ سوورەتی بڵێ ئاەتی بسم الله الرحمن الرحیمی خوێند بێتن. ئەگەر نەیخوێند بێ سوورەتی فاتحاکەی نەقوستانە و دانامەزرێتن. جا بەدەنگ بێ یان بێدەنگ بێ، بەڵام لەسەر جەم سوورەتەکانی دیکە ئاەت نیە وەکو تەبەڕوک وای گەورە تەبارەک و تەعالە بەکاری هێناوە. جا تەماشەکەن لێرانە کە دەڵێ بسم اللهی بە ناوی ئەو خودایە، یەک شت لێی فێر دەبین، ئەویش ئەوەیە کە هەر شتێک بە ناوی خوانە بێ دوا بڕاوە، بەرەکەتی تێدا نیە. ئینسان دڵخۆش ناکە، بەختەوەر ناکە، بەختەوەریش بی بەختەوەریەکی کاتی. لەبەرەوە زۆر گرنگە ئینسان ئەگەر بە ناوی خوای دەستدا شتێکی کۆمەڵە شتێک لە بەرچاو دەگرێتن. ئەوە لە بەرچاو دەگرێ ئەو شتە خۆی دەپارێزێ لە ڕیا، خۆی دەپارێزێ لە شرک، خۆی دەپارێزێ لە ڕووپامایی، خۆی دەپارێزێ لە ئیفرات و تەفریت، بۆ چووکە بە ناوی خوا دەستی داوەتێ. و ئەوجا کاتێک ئینسان ناوی خوای وەبیرە خۆی لە هەموو زوڵم و ستەمێک دەپارێزێت کە دەڵێ بە ناوی خوا بسم الله الرحمن الرحیم. یعنی بەڕاستی گەورەی و عەزەمەتی ئەو خوایە دێتە بەرچاو کە تۆ ئەو ئیشە دەکەی، خۆت دادەڕنی لە هەموو حەول و قووەت و لە هەموو هێزێک، هەمووی پاڵ دەدەیە لای چێ؟ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. کەواتە ئەومان با لە بەرچاو بێ، هەر ئیشێکی دەستمان پێ کرد با بەتەمای خۆمان دەست پێ نەکەین و بەتەمای ئەو خوایە تەبارەک و تەعالە دەست پێ بکەین. هەر ئیشێکی بەتەمای خوای گەورە دەست پێ بکرێتن، خوای پەروەردگار ئاسانی دەکاتن، ئاسانی دەکاتن. بەرە زۆر جارەمە تەجروبەمان بووە، کابرا هاتووە نامێ ناوی خەڵک بدەم ئێستاش ئەوانەی کە گوێیان لێ بیتن، برایەک بەتەمای پرۆژەیەکی خەیری بوو، پرۆژەیەکی گەورە لە بۆ کاری ئیسلامی، هاتن سەردانیان کردین بۆ ئێرە بۆ سۆران، هیچیان پێ نەبوو. کاکە ئەو کارە کە دەکەن بۆ چستانە؟ بۆ خزمەتی دینی خوای نێگوتیان با، بۆ بەرەو پێشبردننی پرۆژەی ئیسلامی نێگوت، دەوتم بەخوا خوای گەورە مۆفەقتان دەکا و خوای گەورە سەرفرازدان دەکا و پەکتان ناکەوێت. تیان مامەستا یەک سنتمان نییە، دەتم وەرن با ناوی خوای لێ بینین جاری لە خۆمانەوە دەست پێ بکەین. هەرێک چەندمان پێکرا، جا 10,000 5,000 10,000 چەندی هەبێت لە خۆمانەوە دەستمان پێ کرد. دە ئێستانەکە بڕۆ تەماشەکە بزانە داخۆ چ باڵەخانەیەک و چ وەزعێکیان دروست کردووە کە یەک فلسیشیان نەبووە. خوای گەورە بەرەکەت داوێتە ئیشەکەی ئەگەر پشت بەو ببەستی، بەڵام کە پشتت بەو نەبەست، پشتت بەخۆ بەست، ئەو بەرەکەتەی کە تێشیدا ئەویش نامێنیت. ئەو جا بچینە خزمەت سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 60. تەماشە لێرانە کەلیمەی ئەڵڵا بە شێوازێک و بەنەوعێکی دیکە خوای گەورە تەبارەک و تەعالە بەکاری هێناوە. کاتێک کە موسا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ وئیذ استەسقا موسا لقەومه فقلنا اضرب بعصاك الحجر. ئەمە هەندێک شوێنەوار ماون ئێستا، ئەگەر نەمان بینیبانە لەوانەیە ئەو ئاەتت خوێن باویانەوە ئاەتیان خوێن بدا کۆ ئاو لە بەردی دێتە دەر. وانە کاتێک کە موسا عەلەیهی السەڵاتو وەسەلام داوای ئاوی کرد، داوای سوقیای کرد، نەک داوای ئاو، داوای کانیاوی کرد کە ئاو دەربقوڵێتن. وئیذ استەسقا موسا لقەومه فقلنا اضرب بعصاك الحجر فانفجرت منه 12 عینە. جا ئەو بەردە چۆنی چێشەمان نییە، بەردە. خوای گەورە ئەمری پێکرد کە ئەو گۆچانەی کە پێێتی ئەو گۆچانە لەو بەردە بدە، 12 سەرچاوی زوڵال کانیا و لەو بەردەی دەرقڵین. بۆ چکە بەنی ئیسرائیلی 12 تیرە بوون، ئەوەندە ناکۆک بوون، ئەوەندە بڵح بوون، ئەوەندە حەقد و بغز و ڕق و چینیان بەرامبەر بە یەک دیکەش هەبوو، ئامادە نەبوون لە سەر چەشمە و لە کانیاوەکان یەکتێک ئاویش بخۆنەوە. هەر یەکەی دەبێت لە تێرەکەی خۆی و لەگەڵ براگەورەکەی خۆی و کانیەکی تایبەتی هەبێتن. 12 کانیاوی بۆ دەرقوڵاندن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. خوای گەورە چ دەفەرمێ؟ قەد عەلیمە كل ئوناس، یعنی كل تیرة كل عشيرة مەشرەبەهم، کانیەکەی خۆیان دیار بوو. ئەو جا خوای گەورە چ دەفەرمێ؟ لێ كلوا واشربوا من رزق الله. تەماشەکەن هەرچی کە هەیە لە ڕزق و ڕۆزی، لە ئاو،
لە خواردنی جۆرا و جۆر هەمووی چییە؟ ئەوە ڕزقی خوایە، مڵکی خوایە. کەواتە خۆشەویستانی خۆم، ئەمن و تۆی فەقیر و هەژار و کە هیچ شتێک شک نابین، بۆ بچین خۆمان زەلیلکەین بۆ خەڵکێکی کە هیچ شتێکی بەدەست نییە؟ بۆ نەچین لەو ئەڵڵایە لەو خودایە بپاڕێنەوە کە دەفەرمێ کول و وەشڕەبوو من ڕیزق الله. ڕزق و ڕۆزیەکە هیچەیە؟ هی خوایە. ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ وەلا تەعثەو فی الأرض مفسدین. یانی چمان پێ دەڵێ و ئاەتە؟ خوای گەورە پێمان دەڵێ من خاوەنی ڕزق و ڕۆزیم، ئەتۆ فەساد و خراپە و خراپەکاری بڵامۆکۆ لە سەرزەوی ڕزق و ڕۆزیەکەت ڕێک و پێچی دەدەمێ، بە حەرامی مەیخۆ. ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ وڵاخەکەی لەکن کابرا لەکن منداڵکارێک بەجێ هێشت، گوتی چاوت لێبێ کوڕە هەتا دەچمە ئێرانە و دێمەوەتی بەسەر چاوان، هەتا چوو هاتۆ کورتانەکەی دزی بوو. منداڵەکەی بینی گوتی وەرە کوڕم، گوتی هاوە 3 دینار بدەمێ ڕۆ کورتانێکم بۆ بکڕە لە بازار. هاتۆ هەمان کورتانەکەی وتی فەرموو قوربانەوە کورتانەکە. تی وەڵی پەلەی کرد، تی دام نابوو لە دڵی خۆمدا کە بێمەوە 3 دیناری بدەمێ بەس بۆی کە چاوی لەو وڵاخە و لەو ئەوەی من بێتن، بەڵام بە حەڵالیەکەی نەویست بە حەرامیەکەی خواردی. ئەو ڕزقەی کە خوا پێدا ئەو کابرای کە دزی دەکا وەڵڵا وەبیللا وەتەڵڵا دزی مەکە بۆ خواتەوە بۆ بکە ئەوەی کە لەوێن دەرێ دەبێ بە حەرامی دەخۆی خوا بە حەڵالی دەداتێ، بەس پەلە مەکە، بەس سەبرت هەبێ. لەبەرەوەی سەبر قۆناغ و مەرحەلەی زۆر نییە، لە قۆناغ و مەرحەلەیەکی کورت مەعانات و ناخۆشیەکان کۆتاییان پێدێتن. ئەوجا هەر لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 77 خوای گەورە چ دەفەرمێ ئەوەلا يعلمون أن الله يعلم ما يسرون وما يعلنون. بەڕاستی زۆر خەتەرە ئەو ئایەتە، بەڕاستی زۆر مهمیشە بۆ ئینسانێکە خوا ناز بێ. دەفەرمێ ئایا نازانن کە خوا تەبارەک و تەعالا کە الله يعلم ما يسرون وما يعلنون، کە خوای پەروەردگار عالیمە زانایە بەوەی کە ئیعلانی دەکەن دەیڵێن و بەوەی کە نایڵێن و لە ناو دڵەکانی خۆیاندا حەشاری دەدەن و دەیهێڵنەوە. ئاگای لە هەموو شتێکە. يعلم السر وأخفى، یعنی هەموو شتێکە ئاشکرا دەبێ و کە پەنهانە خوای گەورە ئاگای لێتی. کەواتە تا پێمان دەکرێت دەبێ لێرانە ئەو دڵی خۆمان پاکەینەوە، حەقد و بغز و چین و شتێکی تێدا نەبێ کە پێچەوانەی دڵی ئینسانی ئیماندارە، بۆچکە خوای گەورە دەیزانێت. چانیە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی لەسەر ئەو شتانەی کە لە ناو دڵماندا حەشاری دەدەین و نایڵێن محاسەبەمان ناکە. هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەواخیری سوورەتی بەقەرەدا بەزی زۆر هیلاک و زۆر ناڕەحەت بوون، پەنایان بردە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات پێغەمبەری خوا بەخوا ئەو دڵانەمان زۆر موسیبەتە، چۆن بتوانین سەیطەڕەیان بەسەردا بکەین. دوای خوای گەورە تەخفیفی کرد ئیلا ئەوەی کە ئینسان بەسەر زاریدا بێ ئیعلانی کە لەسەرەوەی لەسەر حیسابدەن، ئەوەی کە دڵدا دەمێنیتەوە خوای گەورە محاسەبەمان ناکا لەسەری. ئەوجا خۆشەویستانی خۆم لە ئاەتێکی دیکە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 214 خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ چی؟ أم حسبتم أن تدخلوا الجنة ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب. لێرە یەک شتمە بەسمە پێتان بڵێم، یعنی مەسەلەی سەرکەوتن و نەسرەت عایدی خوایە. حتا خوای گەورە بڕیاری نەسرەت نەدا، ئەو نەسرەتە دەست ناکەوێتن، ئەو سەرکەوتنە دەست ناکەوێت. وما النصر إلا من عند الله، نەسرەت و سەرکەوتن إلا لە لای خوایە. کەواتە خۆت لە دار و بەردیدەی هەموو چەک و ئەسلحەی دنیایت پێ بیتن، ئەگە خوای گەورە شتی بۆ شکستی بۆ نووسی بشکست دێنی، و ئەگەر هیچیش بەدەست نەبێتن وەکو داود عەلەیهی سەڵات وسەلام بەردەقانیە کە توێ بێتن بەسەر جالوتێکی دەسەڵاتدار و ستەمکار و کە مدەجەج بە ئەسلحەی بە قووەت و بە پێشکەوتوو بەیەک بەردەقانی بە عەرزیدا دەدەی. لەبەرەوە خوای گەورە چ دەفەرمێ؟ وما ڕەمەیتە ئیذ ڕەمەیت، ئەو چەنگە خۆڵەی کە تۆ هاویشتە شاهەت الوجوه ئەی محەممەد عەلەیهی سەڵات تۆ نەتهاویشت، ولكن الله ڕەمە، ئەوە خوای پەروەردگار وای کرد بە دەموچاوی کافران بکەوێت وەزیان لێ تێکچێتن. کەواتە خۆشەویستانی خۆم، آخر ئاەت خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ چی لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 5 إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء.
هیچ شتێک لە خوای گەورە شاراوە نییە، هەرچی دەکەی بیکە لە بن بەحرێدا بکەی، هەر شتێکی بکەی خوای گەورە ئاگادارە. لەسەر کەشکەشان و ئەستێرەکان لەسەر مانگ و ڕۆژ و لە هەر شوێنێک کە بیگەیە کە ئینسان پێی گەیوە، هەر شتێک بکەی خوای گەورە پێی ئاگادارە. لە تاریکایی شەو خوای گەورە پێی ئاگادارە. مێروویەک لە ناو بەردێکدا بێتن، خوای گەورە پێی ئاگادار و ڕزقەکەی بۆ دەنێریتن. کەواتە هیچ شتێک لە خوای گەورە شاراوە نییە. ئاگامان لێبێ کە چۆن معاملەی لەگەڵ ئەو خوایەمان دەکەین بۆی کە دەگەڕینەوە خزمەت خوا بەسەر بەرزی و سەرفرازی بگەڕینەوە و حەقی پەروەردگاریەتی ئەو خوایەمان دابێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.